يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، بوونی هاوسەر بۆ پیا و ژن بەڕاستی خەڵاتێکی گەورەی خوای پەروەردگارە. ئینسان هەموو دنیای هەبێ، ئەگەر هاوسەرێکی باشی نەبێ بۆ هەردوو ڕەگەز هەست بە ئاسوودەیی دەرونی ناکە، و پاشانیش ئەگەر خوای پەروەردگار ڕەحممان پێ بکە ئینسان هاوسەرگیری کرد، خوای پەروەردگار نەوەی ساڵحی پێ ببەخشێ. و ئەگەر نەوەت هەبوو لە کوڕ و لە کچ چاود ڕۆشن دەبێت کە ئەوانیش جارێشکە مناڵیان ببێ، کەواتە کە لە ژیانی خۆتە هاوسەرت هەبوو و کوڕ و کچت هەبوو، خوای گەورە بەختەوەر و تەمەندرێژی کردی، تەمەنت پڕخێر و بەرەکەت بوو، کچەکەت شووی کرد، کوڕەکەت ژنی هێنا، مناڵی ئەوانیشت بوو بینی بە چاوی خۆت، زۆر سوپاسی خوای پەروەردگار بکە. و لەگەڵی شارڕزق و ڕۆزێکی باشت هەبوو، محتاجی دەستی کەسانی نامەرد نەبووی، لە شارەکەی خۆتا بژێوی ژیانت دابین بوو. قورئانی پیرۆز لە سوورەتی النەحل ئاەتی 72 دەفەرمێ: والله جعل لكم من أنفسكم أزواجا وجعل لكم من أزواجكم بنين وحفدا ورزقكم من الطيبات أفبالباطل يؤمنون وبنعمة الله هم يكفرون. باسی ئەو خەڵاتەمان بۆ دەکا کە لە خۆتان واتە ئافرەتیش وەک تۆ ئینسانە، لە شتێکی تر دروست نەکراوە، بۆ ئەوەی هاودەمت بێ، بۆ ئەوەی هەست بە خۆشی دڵ و دەروون بکەی. خوا هاوسەرانی بۆ دروست کردوون، بۆ دابین کردوون و پێی بەخشیون، و مناڵی پێبەخشیون، و نەوەی پێبەخشیون، ڕزق و ڕۆزی حەڵاڵ و پاکی ئەوەندە بۆ دابین کردوون، پێویستیتان بەشتە پیس و حرامەکان نییە. ئەفەبیلباطیل یؤمنون. ئینسان پەنا بەخوای پەروەردگار بۆ داواکردنی هاوسەری باش و بۆ بوونی منداڵ و نەوە ڕوو بکاتە بت، ڕوو بکاتە قەبر، ڕوو بکاتە مەزار، ڕوو بکاتە شتی بێمانە، ڕوو بکاتە ساحر و فاڵچین و شتەی بۆ بنووسێ و بەختی بۆ بکاتەوە، ئەوە بەتاڵە. و بنعمة الله هم يكفرون. ئەوە کوفرانەکردنە بە خەڵاتی خوای پەروەردگار. ئەم ئاەتە پێمان دەڵێ ئەی موسڵمانی ژیر و دینداری ڕاستەقینە، بۆ ئەوەی هاوسەرێکی باشت بەنسیب بێ، بۆ ئەوەی خوا منداڵت بداتێ، ڕوو لە غەیری ئەڵڵا نەکەی بە هیچ شێوەیەک، تەنها و تەنها ئەوە بەخوا دەکرێ. والله جعل لكم، بەس ئیشی ئەڵڵایە، تەنانەت دەستی پێغەمبەریشی تێدا نیە سەلامی خوای لەسەر بێ، دەستی هیچ فریشتە و پاک و ساڵحێک و خواناسێک و وەلیەکی خوای تێدا نییە. هەر کەسێک بۆ داواکردنی هاوسەری باش، بۆ داواکردنی بوونی منداڵ لە غەیری ئەڵڵا هەر شتێکی تر پەنای بۆ بەری مشریک دەبی، بەتاڵە، دینەکەت بەتاڵ دەبێتەوە. ئەبێ زۆر ئاگادار بن، ئەمە عەقیدەیە، ئەمە قورئان ئاوامان پێ دەڵێ. ئەگەر هەشت بوو ناشکر نەبی، ئەوە تۆ زۆر دەوڵەمەندی. خوا گەلێ خەڵاتی بەسەرا ڕشتووی کە خێزانێکی باشت هەیە، کە منداڵت هەیە، کە کوڕکچەکانت شویان کردو و ژنیان هێناوە و نەوەکانیان لە ئامێز دەگری. زۆر مەمنونی خوا بە، زۆر شکری خوای پەروەردگار بکە. دوای ئەوەی کە خوا منداڵی پێبەخشی، ئەبێ خەمی هاوسەرگیریان بخۆی. لە وتارەکانی ڕابردوودا لە خزمەت ماڵێکی جوان و نمونەییدا بووین کە پێشەنگن بۆ ئێمەی ئیماندار و ئەهلی خواناسی و ئەهلی مزگەوت. لە سوڕەتی ئەلقەسەسا خوای پەروەردگار باسی شوعەیب پێغەمبەری بۆ کردین، شەیخی مەدیەن، لەگەڵ موسای گەنج و لاوە چۆن بوون بە خزم و تێکەڵاو بوون. گەیشتینە ئەو شوێنەی کە شوعەیبی خەزووری نمونەیی، وتارەکەمان لەژێر ناونیشانی خەزووری نمونەیی. با تۆی باوک بەڕێزان خەزوورێکی نمونەیی بی، ئەزانی چەند خۆشەوە قورئانت جێبەجێ کردووە، وەکو قورئان دەبیستی و دەیخوێنیەوە جێبەجێشی بکە. ئەگەر خوا کچی پێبەخشی، خەزوورێکی نمونەیی بە. شعيب فرموي وما أريد أن أشق عليك ستجدني إن شاء الله من الصالحين.
کوڕی شیرینم زاوای بەڕێزم دڵنیا بە دڵنیا بارت گران ناکەم و لە دواتریشا و لە درێژایی ژیانمدا تا بمێنم بەویستی ئەڵڵا خوا پشتیوان بێت دەمبینی لە چاکان دەبم. وتاری ڕابردوش عەرزی جەنابتانم کرد ئەوانەی کە ئامادە بوون. قورئان ئاماژە بەوە دەکا باشی نێوان خەزوور و زاوا دەگەڕێتەوە بۆ خەزوور. نەیوت کوڕی شیرنم ئومێدە ئەرم زاوایەکی باش بی، نە پشت بەخوا من خەزوورێکی باش دەبم، چونکە تۆ گەنجی، تۆ هەڵە دەکەی، تۆ ئەزموونی ژیانت نییە، ئەبێ من لێبوور دەبم کە باوکی کچەکەم، من باوکی تۆشم، ئەبێ دەستی میهرەبانیت بەسەرا بێنم، ئەبێ نەسیحەتت بکەم فەضیحەتت نەکەم، ئەبێ من دڵم گەورە بێ هەڵەکانت بە جوانترین شێوە بۆ ڕاستکەمەوە. ئێمە زۆر جار باوکان و خەزوران بەس چاویان لە زاواکەیەتی، بەس زەڕەبین دەڕوانێ بزانە داخۆ خەلەلێکی تیا نادۆزێتەوە. نا ئەبێ بۆ خۆت بڕوانی، ئەگەر خەلەل هەبوو دیارە لە تۆیە. قورئانەکە وای فەرموو تۆ خەزورێکی نمونەیی بە ئومێدی خوا زاوایەکی نمونەیت دەبێ، بەڵام تۆ بۆ خۆت بەس چاول لەسەر ئەو بێ و هیچ مەسئولیەتێک لەسەر خۆت نەبینی، تەرازۆکە لار دەبێ، دواتر گلەی لە خۆت بکە. کە موسا گەڕایەوە بۆ وڵاتی خۆی 10 شەرتە شوانی ناودەنێی 10 ساڵی ناودەنێی مایەوە لە ماڵی خەزووریدا. بیری نیشتیمانی دەکات. نیشتیمان زۆر شیرینە، هەر کەسێ غوربەتی نەبینێ بێ قەدری نیشتیمانی خۆی نازانێ. ئەو خاکەی کەواتیا لەدایک بووی، ئەو شوێنەی کەوا نیشتیمانی تۆیە، ئیمانداری ڕاستەقینە هەرگیز نیشتیمانەکەی لە یاد ناکە. لە هەر شوێنێکی غوربەتا بژی کە چوویتەوە ئەو سنوورەی خۆتەوە حەز بە فەرەحیەک دەکەی، ئەمجا قەدری ئەزانی. ئێمە زۆر جار ئێستا لەم کوردستانە بێزاری، بەڵام وەرە تۆ 10 ساڵ لە ئەوروپا بە ئەمجا بزانت چۆن بە خاکەکەی ئێرە ماچ دەکەی کە دەیتەوە. ئەگەر ڕەسەن بی، ئەگەر موسڵمانێکی تێگەیشت و کوردێکی ڕەسەن بی، حکومەت جیاوازە بە هەموو خراپە و گەندەڵیەکانەوە. نیشتیمان جیاوازە، نیشتیمان دایکی دووە یەکەمی تۆیە، دایکیشت هەر لەو خاکە لە دایک بوو هاتۆتە سەر زەوی. موسا بیری نیشتیمانەکەی دەکا، ئای دایگیان چەند ساڵە لە یەک دوورین، ئەی هاڕوونی برام، ئەی خوشکە بە سۆزەکەم، چەند دڵسۆزم بووی، ئاگری دەروون هەڵی دەگرێ. شەرتەکانی خۆشی بەڕێک و پێکی بردووەتە سەر و 10 شەرتە شوانی و 10 ساڵەکە تەواو بووە. دەچێتە خزمەت خەزووری و دەستی ماچ دەکا و مامە گیان دەمەوێت بگەڕێمەوە بۆ نیشتیمانی خۆم، کارێکی وا ناکەم ئاشکرا بم، بە شەو داخڵی شار دەبم، ماوەیەک هەوڵ دەدەم بزانم وەزعی میسر چی لێ هاتووە، چۆن خۆم پەنادەم لە لادەیەکی دەستە چەپە نەناسرێمەوە لەگەڵ ژن و منداڵەکەمە. خەزووری نمونەیی ناڵێک کوڕی خۆم، ئەوە تۆ دەڵێ چی؟ من کچم نەداوێ بیبەی بۆ غوربەت، کچەکەم لە وڵاتی میسرا یەک کەس ناناسێ، من کچم بۆیە دایتی هەتا مردن لە پەنا خۆم بی. پێناڵە ڕۆڵە گیان تۆ هەڵاتووی، تۆش ئێستا ئەمری کوشتنت هەیە لە وڵاتەدا، ئەگەر بگیرەی تیا دەچی، کچەکەم بێوە ژن دەکەوێ و بەدبەخت دەبێ، لەوە ئەچێ کچەکەشم کوژن، مناڵەکانیشت کوژن، دیارە مناڵیشیە بووە. نا پێی دەڵێ ڕۆڵی شیرینم، من کە کچم دایتێ بۆ ئەوەیە هاوژینی تۆ بێ، حتا بمێنیەوە لە لامان بۆ ئێمە مای بەختەوەریە. مافێکی ڕەوای خۆش دەبیری نیشتیمان و دایک و برا و خوشکی خۆت بکەی، یا ڕەبی خوا بتپارێزێ و خوال لەگەڵ بێ، بڕۆ. ئەچێ پرسی ژنەکەی دەکات، دەڵێ ئافرە من دەمەوێت بگەڕێمەوە بۆ وڵاتی خۆم و حاڵیشم ئاوایە کە دەیزانی. ژنی ڕەسەن و پەروەردەکراوی دەستێکی باوک و دایکێکی ئاوا ئەڵێ من هاوسەری تۆم، هاوسەر بەڕێزان، یعنی سەری تۆ لەکوێ بێ سەری من لەوەیە. ناڵە وەڵا بڕەوە بۆ خۆت مانگێک لێ بۆ دواتر وەرەوە. نەخێر، ئێمە بڕیاری هاوسەرگیریماندا. کورد ئەم وشەی چەند جوان بەکارهێناوە، هاوسەر، یعنی سەری تۆ نابێت لە شوێنێک بێ و سەری من لە شوێنێشکە بخەوێ، لە هەر شوێنێک بی لەگەڵتام. مەترسیت لەسەر بێ تەحەمولی دەکەم، خۆشیت هەبێ هاوبەشی ژیانتم، فەرموو ناوی خوای لێبێنەوە با بڕۆین. لێرەدا قورئانەکە پێی وتین ڕێگری مەکە لە زاواکەت لە ماڵی باوکی بکەی. هیوایە کە کچی بە شوودا وازانم کوڕی کڕیوە، ئێتر نابێ هاتوچۆی ماڵی باوکت وەک پێویست پێ هاتوچۆی دایکت بکەی، پچیەوە بۆ شاری خۆت، هەیە لە شارەکەی خۆی هەڵی دەکەنێ. نەخێر بەو شەرتە کچت دەدەمێتەوە لە سلێمانی بیتە هەولێر، کابرا دووهۆکیە بڵێوا بیتە بادینان لە هەولێرەوە، بەو شەرتە کچت دەدەمێ. ئەمە ڕاست نییە، ئەمە ڕاست نییە. ئەو کوڕا با خۆی ئازاد بێ. هەرچەند بەڕێزان بە ئەزموونی ژیان تێدەگەی، سەرکەوتوترین هاوسەرگیری ئەوەیە
ماڵی خەزورت لە شارەکەی خۆت دابن. زۆر ئیسراحەتی بۆ خۆت، بە تایبەتی هەتا ئافرەت یەک مناڵێک دوو مناڵ سێ مناڵی دەبێ، دواتر بە مناڵەکانی ئەوەندە مەشغوڵی دەبێت بە ساڵێکی بینی ماڵی باوکی ناکەوێتەوە. بەس لە سەرەتای هاوسەرگیریەوە گەنجان من دایمەوە سەتان بۆ دەکەم هەوڵ بدە لە شوێنێک هاوسەرگیری بکە کە ماڵی خەزورت لەو شارەدا بێ، بەڵام دیراوسێشیان نەبی باشە، والله لە گەڕەکێکیشان نەبی باشە، هەموو دەمێت دەمت بەدەمیەکەوە بێ، ئەوە ژوای لێ دێ بێڕێزیەک بەرامبەر یەک پەیدا دەبێ. بەس کە لە شارەکەدا بووی تۆ پرسەی خزمت هەیە، شەکرا و خواردنەوەت هەیە، سەردانت هەیە، لە کۆڵ کۆمەڵە مەسرەفی زۆر دەبێەوە. لە شارێکی دوورتربی هەر بە کارتی ئینتەرنێت و موبایل ڕناگەی لەبەر تەلەفۆن و هەموو ڕۆژێ سواری سارە بۆ بڕۆ کارەکەت بەجێ بێڵە. بەس لە شاری خۆتا زۆر ئیسراحەتی، کچەکەت لە ماڵی باوکی هەتا وردە وردە دڵ و دەرونیدا دەبڕێت، دایمە چاوی لێیانە. بۆیە لە شاری خۆتا بێ باشترە، بەڵام دراوسەی ماڵی خەزوریشت نەبی بەو نزیکیە. خواحافیزی لێ کرد، بەڵام تۆ بڵێ بەدەستی خاڵی بەڕێکە. دکتۆر ئەحمەد کوبەیسی لە کتێبە بەناوبانگەکەیدا من ئەنباء القرى لە لاپەڕی 403 دەفەرمێ فقد أهدي إليه الشيخ مدين قطيعا من الغنم يعينه وأسرته في معاشهم. کە خواحافیزی لێکردن بانگی موسای کرد خەزوری نمونەی وتی ڕۆڵێکیان ئەو ڕانەمەڕە دەبینی، یعنی سەروەتی ئەو بەڕێزان دۆلار نەبووە، زێر نەبووە، عقارات نەبووە، ئەوەی هەی بووە مەڕ بووە، یەک لامەڕەکەی هەموو بۆ لێکردەوە. ڕۆڵێکیان ئەمە بۆ تۆ ئیلەیهی نەیگوت بۆ کچەکەشم لەبەر ڕێزی زاواکەی، ڕۆڵێکیان موساگیان ئەمە هەمووی بۆ خۆت بیبە، ژیاندت پێویستی پێت دەبێ، پێویستیت بە ماڵ دەبێ، تۆ ئێستا خێزانت هەیە، منداڵت هەیە، تا ئێستا بە یەکەوە ژیاوی نشوانی ماڵی من بووی، هەموو مەسرفێکتان لەسەر ئێمە بووە، بەڵام ئەمجا تۆ بەرپرسیارەتی قورست دەکەوێتە سەرشان، با گیرفانت خاڵی نەبێ، بەیانی کە قەرزار بووی کچەکەی منیش قەرزار دەبێ. ئەوە خەزوری نمونەیە، ڕێک لایەکی ڕانەمەڕەکەی بۆ لێکردەوەدایە. ئەویش زۆر سوپاسی کرد لەسەر ئەم هەڵوی ئێستا. جاء دكتور أحمد كبيسي فرمى يندب لمن يزوج ابنته أن يكرمها ومن إكرامها أن يقدم لها الهدايا ولا يأخذ مهرها. براستي أو السنة أو مسلمانيتي راستقينية ككشد بشودا بريزة وبشويدا بريزة، يعني ئەگەر هەد بوو بەڕێزان بۆ ماڵی دنیاش تێدابە لە ڕێزێک چەکەت ئەوەیە لە کاتی بەڕێکردنیا و چوونە دەرەوەی لە ماڵەکەت با بەدەستی خاڵی نەڕوە، هەدیەی بدەیە، ئەوە جگە لە مارەی، بەڵام خۆزگە لە میلەتی ئێمەدا مارەیتان دەدا، میراتتان دەدا بە کچەکانتان جگە لە هەدیە. کابرا ئەو هەموو کچێ هەیە و یەک دوو کوڕی هەیە، هەرچی سەروەتێتی بۆ کوڕەکانێتی، ئەو کچانە بەدەستی خاڵی دەڕۆنە دەرەوە. ڕێزم هەیە بۆ ڕووی جەناوتان هەتانە بۆ یەک جووت گۆرەی بۆ کچەکەی تێدانە کەشوو دەکات، هەیە بۆ یەک کیلۆ پاقلاوە تێدانە، بۆ کلێنسێک تێدانە ئەڵێ بێ ئەوش لە ماڵی زاواوە بێ، نەوەک نوقسانی تێدا بێ. ئەوە ڕێز لە کچەکەت بگرە، با کچەکەت بە ڕێزەوە لە ماڵەوە بڕواتە دەرێ. نیتە ڕۆژێ ئیشەڵڵا دەدبێ و بە ئاواتی دڵی خۆت یارمەتی کچەکەت دەدەی. بەس ئەلحەمدولیلا زۆرتان بەشی خۆتان هەیە، والله هەتانە ئەلحەمدولیلا دەوڵەمەندی گەورەیە، کچەکەی بەشوو دەدا ئامادە نییە، دە زەوی هەیە زەویەکی ئەمدا بە کچەکەی، ئەی بۆ کوڕەکەت لە باشترین شوێنی شارە خان و شوقەی بۆ دەگری، سێ چوار شوقەت هەیە، قیچێکە شوقەیەک بە ناوی کچەکەتەوەکەی، سارەیەکی بۆ بکڕی، برام ناوماڵێکی بۆ بکەی، بڵێ با ناوماڵەکەتان عایدی من بێ، ئەزانی ئەو کچە چەند پێی سەربەرزە، ئەزانی ئەو کوڕاگە زاوایەکی ڕەسەن و تێگەیشتوو بێ هەتا مردن مەمنونی تۆ دەبێ. ئەڵێ بەڕاستی باوکی ڕاستەقینەم بوو، بەڕاستی هەر خەزورم نییە باوکی ڕاستەقینەمە. ئەزانی چەند خەمخۆرمە؟ والله پاشەڕۆژ کچەکەت کەم و کوڕیەکیشی هەبێ لە ڕووی ئەخلاقیەوە ناڵێم، لە ڕووی عەسەبی و تووڕەبوونەوە بۆڵەوە ئەو کوڕە هەر چاوپۆشی لە کچەکەت دەکات لەبەر خاتری ئەو چاکانی تۆ کردوتە. زۆر خۆشە برام دەستی مەردایەتی درێژکە، هەر چاود لەوەوە نەبێ، بۆ کوڕەکەت دەبێ هەموو شتێک خۆت جێبەجێکەی، بەس بۆ کچەکەم تێدانیم بە دەستی خاڵی بەقەدەر توانا و داراییەک کە خوا پێی بەخشیوی مەهێڵە کچەکەت بڕواتە دەرەوە، شتێکی لەگەڵا بنێرە، شتێکی پێشکەشکە. با لە ماڵی شوعەیبەوە بگوازینەوە بۆ ئەم سەردەمە. ئەم نمونانە بۆیە بۆ جەنابتان باس دەکەم، نەڵێ تۆ بڵێ شتی وا هەبێ کە خەڵک ئەوەندە دڵسۆزانە یارمەتی زاوا بدە، بەڵێ ئێوەش ئەلحەمدولیلا تێتانە هەیە و تێشتاندا دەبێت لە دواترا کە بوونە خەزور، ومێدەوارم خەزورێکی نمونەیی بن. کتێبێک هەیە ئەمانی کە باسی دەکەم هەموو کارەکتەرەکانی زیندون بەڕێزان، ئەمانە حیکایەت نین، ئەمانە چیرۆکی گوێ ئاگردان نین، ئەمە لە ناو عەرەب و فارسا ڕووی نەداوە، ئەمە لە ناو میلەتەکەی خۆماندا ڕووی داوە، و هێستاش ئەو کەسانە زیندون و لە ژیاندان، و هێستاش کتێبەکە لە بەردەستە بڕۆ بیخوێنەوە.
کتێبێکی باش هەیە پێڵەن ئەسرینەکانی سەدەی بیستەم مامۆستا ئاواد ئەبوبەکر ئەحمەد نووسیوێتی لە بەرگی چواردا لە لاپەڕەی 137دا باسێکی زۆر جوانمان بۆ دەگەڕێتەوە لە زمانی زانای پایەبەرزی میلەتەکەمان مامۆستا و وتارخوێنی بەناوبانگ و مدەڕیس جەنابی مامۆستا عەبدوڵڵای هەنجیرەکە کە ئەلحەمدولای ئێستا تەمەنی پڕبەرەکەت بێت لە ژیاندا لە شاری سلێمانی مامۆستا ئەفەرمێ ئەو کاتێک کە لە مزگەوتی سەیوان خەریکی کاری ئیمامەت و بانگخوازی و دەرسی فەقێ و خزمەتکردنی ئەهلی دین بووم ڕۆژێک گەنجێک هات بۆ لام دوای نوێژی عەسر لە ژوورەکەی خۆمدا دانیشتە بووم گەنجێک کە باشم دەناسی هات داوای لێکردم کە خوازبینی کچی فڵان کەسی بۆ بکەم کە باوکی ئەو کچەش ئەهلی مزگەوتە و ئەویش و ماڵەکەشم باش دەناسی لێرەدا با لەسەر ئەم خاڵە خۆشەویستانم بوەستین هەر کەسێک هات گوتی کوڕێکی باشم و ئینسانێکی ساڵحم و فڵان کەس بەڵکو خوازبێنی کچی فڵان کەسم بۆ بکە تۆ بەس لە مزگەوت تا بینی بێتە دیان بەس لە بازاڕە شارەزایبی بەڕێزان نابی بچی خوازبێنی بۆ بکەیت خوازبێنی کچی هەر کەسێکت کرد ئەبێ زۆر وردبی چوار شتی ئەم کوڕە بزانی چوار شت مامۆستا فەرمێ من ئەو چوار شتەم تەواو وەکو ئەولادەکانی خۆم لەو کوڕە باشەدا دەبینی یەکەم شارەزای دینی بیدین ئایا دیندارە جا دینداری ئەوە بێدین بێ هەر هیچ بەداخەوە عەمەل نایە ئەگەر دیندارە ئایا دینداریەکەی بەس ڕواڵەتە یان دینداری ناخ و کردارە هەیە دیندار و مسلمانە بەس بەسەر و سیما کە سەیری دەکەی دەڵێ ئەوە بەڕاستی زمانی مامی عومەری هێناوەتەکایەوە بەس چوار ڕۆژ لەگەڵی تێکەڵاو بە چناخێکی پیسی هەیە ئیسلامەتی ڕاستەقینە و دینداری واقعی واد لێ دەکا خەڵکت خۆش دەوێت ڕقل لە کرداری خراپە بەڵام ڕقل لە هیچ مرۆڤێک نابێتەوە بە هەموو جیاوازی خەڵکی ترەوە نەتەوەی خۆشن نەبێ مرۆڤایەتیت خۆش دەوێت دینەکەت وا ڕەحمەتت پێیە بۆنی خۆشت بۆ هەموو خەڵک پێیە خەشە دینداری سەقەت وەردەگرێ وای لێدێ خۆپەرستێکە بەلا تا دەڕوا سەلامت لێ ناکە هەر نیوەی ئەو خەڵکی لە 190 پێ کافرە خوا نەخواستە کەس بدەیتە دیندارێکی وا وەکو بێدینەکە سەرگەردانی دەکات چونکە بەس خۆی پێپەسەندە وتی کوڕەکەم ناسی عەقیدەیەکی پاک و پوخت مسلمانێکی ڕازگۆ خۆشەویستی خەڵکیشی خۆش دەویست دووەمیان ئەخلاقی هەر ئەوەندە کافی نییە وەڵڵی ئینسانێکی داوێن پاکە جێگە زیناکار بێ هەر نابێ خوازبێنی ژنی بۆ بکەی ئەوە هەر دەبێت داوێن پاک بێ بەڵام ئەخلاقی چۆنە هێمن زمانێکی شیرین بەڕێز بەڕاستی ئەو خلاقانەشی تێدا بوو سێم کەسابەتی نابێ بڵێ هەر دەست پاکە هەر بێ دەست پاک بێ خۆ نابێت دز بێ بەڵام ئایا دەستی بە سەرگوریسێکەوە هەیە بەڕێزان ژیان بە تایبەتی ئەمڕۆ زۆر قورس بووە ئەبێ ئەو کەسەی کە ژنی بۆ داوا دەکەی بزانی کەسابەتێکی حەڵاڵی هەیە ئیشێکی هەیە کارێکی پێدەکرێت سپێنێ ئەم کچە نەنێرێتەوە ماڵی باوکی هەموو ڕۆژێک قەرز و قۆڵە لەم و نەونەکە دەست بڕ نەبێ چوارەم کەسایەتی ئەم کوڕەی کە تۆ داوای ژنی بۆ دەکەی سەنگین و سالارە یان لاسار و دەمشڕە جا ئەمان ئاسانە سەیری فەیسبووکی هەر کەسێکە لە فەیسبووکەکە بۆ دەردەکەوێت سالار و سەنگین و قرس و بەڕێزە یان دەمشڕ و لاسارە هەیە ڕۆژ نییە جنێو بە ئەموو ئەو نەدا بیناسێ و نەیناسێ کۆمنتی ناشرینی خۆی هەر دەنووسێ قسەی خۆی دەکا ئەوە حەل لە ئێستاوە بە کەڵک نایە ئەوە کەسایەتیەکی شڕۆڵی هەیە فشۆڵی هەیە ئینسانی سەنگین لە فەیسبووکەکەیە بە عومری خۆی بۆ دوژمنەکەشی قەت پێ عەیبە لە پشتەوە کۆمنتێکی ناشرین بنووسێ دوژمنیشت عەیبە نامەردیە لە پشتەوە کۆمنت و جنێوێکی بۆ بنووسی ئەگەر ڕاست دەکەی بەرەو ڕووی بەوە ئینسانی سەنگین قورسە ئیسلام وای فێر کردەوە بە غەیبەتی ئەزانێ گەوانەی بە بوختانی ئەزانێ خۆم عەیبداری دای خوا و خەڵک ناکەم ئەفەرمێ جا لێرەوە زانیان دەفەرمون ئاوا شارەزای کوڕەکە بووی بچۆ بۆ خوازبێنی بۆی بەڵام بەڕێزان ئەبێ شارەزای ئەخلاقی ئافرەتەکەش بی ئەوەشیان زۆر گرنگە نابێ هەر کوڕەکە باش دەناسی ئەبێ کچەکەش باش بناسی بەخوا لەوە خێرتر نییە کوڕ و کچێک لەسەر دەستی جەنابەت بەیەک بگەن بەڵام دوای وریابی پیاو خراپیت بۆ نەمێنێتەوە قەت لە کاری خراپا پیاو خراپ نابی بەس کارەکە هەڵەیە بۆیە دوای ملی تۆ دەگرنەوە کوڕەکەت باش ناسیەوە بە هەر چوار سیفەت بەس بەخوا کچەکە ناناسی بە حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بجێڕینەوە بچینە خزمەت صحیحی مسلم
کە ئەم فەرموودەی تێدا هاتووە بابەتەکەمان زیاتر بۆ ڕوون دەکاتەوە. ئەمە ژیانە بەڕێزان، ئەبێ ڕۆژانە لەگەڵ ئەم قورئان و حەدیثە ئاوا بژین. فاتیمەی کچی قەیس ئەفەرمێ لە ماڵەوە بووم، مێردێکی خراپم هەبوو. ڕۆژێک دوو کەسی نار بۆ لام وەکو شاهیدی تەلاقدانی سێ بە سێ منی تەلاقدا بوو. ماڵوێرانی کردم، بەڕاستی بێلانەی کردم. لەو کاتەدا دیارە فاتیمەی کچی قەیسیش ئافرەتێکی خانومان و بەڕێز و جوان بووە. دەفەرمێت چوومە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، پرس و ڕاوێژم پێ کرد. دەفەرمێت فەخەتەبەنی خطابون، زۆر خوازبێنی کرد، هەر لە دوای عیدەوە هاتنە خوازبێنیم. ئەو دەیگوشتم پێ بکە، ئەو دەی نوار خوازبێنی دەکردم. دەفەرمێ سیان لەوانە معاویە بوو، ئەبوو جەهم بوو، ئوسامەی کوڕی زەید بوو. نەمدەزانی شوو بە کامیان بکەم. چوومە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، هاتووم پرس و ڕایەک بە جەنابەت بکەم. فەرمووی بڵێ کچم، بڵێ خوشکەکەم. وتم مێردەکەم سێ بە سێ تەلاقی داوم، عیدەشم بەسەر چووە. فەرمووی ئاگادارم. وتم زۆر کەس هاتوونە خوازبێنیم، بە تایبەتی سیانیان سەرم سوڕماوە، کامیان هەڵبژێرم و هاوسەرگیری بکەمەوە. فەرمووی کێن؟ وتم معاویە، ئەبوو جەهم، ئوسامەی کوڕی زەید. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی معاویە صعلوک لا مال له، کچی خۆم شوو بە معاویە مەکە، بەخوا کابرایەکی لات و بێماڵە، بە کەڵکی تۆ نایە. ئایا کەسێک بێماڵ و حاڵ و فەقیرە گوناهە بەڕێزان؟ سوکایەتیە؟ کابرا ئەوەندەی دەسەڵاتە، خوا ئەوەندەی داوەتێ. بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەو پێغەمبەری ڕەحمەتە هەژار دۆستە، بفەرمێ شوو بە معاویە مەکە، چونکە صعلوک لا مال له. کوردەواری ئەڵێ ئەسپێ لە باخەڵیا سەوزەڵە خانمێتی، هیچی نییە، بە کەڵکی تۆ نایە. چۆن دەبێت پێغەمبەر صلی الله علیه وسلم دژی هەژارێک کە تاوانی خۆی نییە کە هەژارە بڵێ شوو بەو هەژارە مەکە؟ ئەخ قسەیەکە، دواتر تۆ لە دوای جومعە دەبێت بیر لە حەدیث بکەیتەوە. بەڕێزان پێغەمبەر صلی الله علیه وسلم معاویە کوڕەکە باش دەناسێ، پیاوەکە باش دەناسێ، بەڵام ئەبێ ژنەکەش باش بناسێ. فاتیمەی کچی قەیس مێردەکەی پێشووی دەوڵەمەند بوو، هەروە بە بێمنەتیش هەر لە دوورەوە تەلاقیدا. لە ماڵی باوکیشی بەناس بەخێو کراوە. ئەم ناسپەروەرە و فێری سفرەی ڕازاوە و جلوبەرگی جوانە لەگەڵ پیاوێکە یەک درهم لە جیفانیانی ئیدارە ناکە، چونکە فێر بۆ دایمە داوا دەکا. چاولێ مەسەلە ئەوە نییە کەسی هەژار نابێ هەرژنی هەبێ، بەڵام کەسی هەژاری وا هەیە ئافرەتێکیش لە ماڵی باوکیە فەقیرە بەزنانی جۆی خواردو و خورمای خواردووە، وەڵا بەم ژانێ ئەو زۆر ڕازیە، ئەویش پەکی ناکەوێ. بەڵام فاتیمەی کچی قەیسی بەناس پەروەردەکرا و تێر و تەسەل بەخوا لەگەڵم هەژارای یەک ناگرنەوە، هەر دوای مانگێک ئەو هەر داوا دەکات، ژن ئەوە نازانێ، ئەمی ژنیەتی لیان دەبێتە شەڕ و هەرە. بۆیە ئەمەیان بە کەڵکی تۆ نایە فاتیمە. ئەی دووەم ئەبوو جەهم، فەرمووی ئەبوو جەهم لا يضع العصا عن عاتقه، لە ڕوايەتێکە ضراب للنساء، بەخوا پیاوێکی ئەوەندە عەسەبیە لەگەڵ سێبەری خۆیان بەڕێزان شەڕ دەکات، هەر بڵێ گۆچانێکت پێ دەشێشێ. فەرمووی ئەوە بەخوا لە دایکی خۆشی داوە، لە خوشکیەدا، لە هەر دایمە گۆچانی حازرە، ئەوە گۆپاڵەکە بەسەر شانیوێتی بڵێ لەل بەسەرت دەشێشێ. فاتیمەش دەناسی، هە لەولاوە ئەبێ ژنەکەش بناسی. فاتیمەش کەس پێی نەوتووە لەگەڵ کاڵتر، دڵێکی ناسکی هەیە بڵێ چێشتەکە گەرمە، ڕۆژە قسە لەگەڵ ناکە تووڕە دەبێت. جاوەرە ئەبوو جەهمێک ئاوا عەسەبی و تووڕە و گۆچان بەدەست لێدەر لە ئافرەت، فاتیمەیەکیش بەو دڵ ناسکیە، بەخوا یەک هەفتە بەیەکەوە ئیدارە ناکەن. مەسەلەوە نییە ئەبوو جەهمیش بە بێژن بمێنێتەوە، ئافرەتی وا هەیە بارقوڵە، بە تەحەمولە، وەڵا تەحەمولی ئەو پیاوە دەکات، دەبێت ئەوەی بۆ بدۆزیتەوە. کە ئەو تووڕەیە دەبێت ژنێکی هێمنی هەبێ، کە ئەو نەبووە ژنێکی بە قەناعەتی هەبێ. بۆیە فەرمووی بەخوا ئەمیشیان بە کەڵک نایە. ولكن عليك بأسامة بن زيد، فەرمووی وەسیەتت بۆ دەکەم بڕۆ شوو بە ئوسامەی کوڕی زەید بکە، پیاوێکی لەسەرەخۆ هەیە، من بارقوڵ، تەحەمولی ئەو دڵناسکەی تۆ دەکات و هەبووشە، دەتوانێت پێداویستەکانی ژیان بۆ دابینکە. فەرمووی شوم پێکرد، بەڕاستی ژیانم لەگەڵ یا خۆش بوو. چەند وردە بەڕێزان ئەم دینە، هەر کوڕەکە هەموو ئەو سافی چاکی تێدا بوو، ئەی کچەکە ئەو چاکە جاری وایە بەرامبەرەکەش باشە، بەڵام ئەم تەبیعەتانە بەیەکەوە ناگونجن، وەکو حەدیثەکەم بۆشیکردنەوە. مامۆستای بەڕێز دەفەرمێ وەڵڵاهی کوڕەکە هەموو سیفاتە چاکەکانی تێدا بوو، وەک شەکەش ڕەگ مقابلی ئەو چاک بوو، باشم دەناسین، تێکەڵاوی خێزانیمان هەبوو. باوکیشی لێی مارە کرد و بوون بە حەڵاڵ یەک و منیش لە ناوەندام. چەند ماوەیەکی زۆری پێچ و ڕۆژێک باوکی کچەکە بەگلەیەوە هاتووتی مامۆستا تۆ لە نێواندا بووی، ئەم کوڕە دەمێکە ئەم کچە دەستگیرانێتی، حەڵاڵی خۆیەتی، بەڵام نایەتە پێشەوە،
باسێکی نییە باسی گواستنەوە و حەز دەکەم کچەکەشم بچێتە ماڵی خۆی ئەم دەستگیرانی ئەوەندە درێژە نەکێشێ باسرا هیچ بەهانەیەک نادۆزمەوە. وتم ڕاستە بەڵام گومانی خراپ بەم کوڕە باشەم ببە. من لەگەڵ یا دادەنیشم دانیشتم لەگەڵ یاوتی مامۆستا وەڵڵاهی شەرمەزارم کە سەیری ماڵی خەزورم دەکەم و کچەکەم نەگواستوێتەوە. بەڵام مامۆستای خۆشەویست واللهی من کابرایەکم ئەلحەمدولیلا دەستم بە کەسابەتێک ڕاگەیشتووە کوڕێکی گەنجم کاسپی دەکەم شەو ڕۆژ هەوڵ دەدەم بەڵام پارەکان کەمن ئەوەی کە دەمەوێت پاشەکەوتی کەم بۆم پاشەکەوت نابێ وام لە خۆم ڕادەبینی ڕوو لە هەر خزمێک برادەرێک دۆستێک کەسێک کەم هاوکارمان دەبێت و قەرزم دەداتێ جایەخوا لێت نەقەومێ و ئەزانی دنیا بەدەمتەوەیە کە خەڵک زانی گیرفانت خاڵێ بۆ قەرزیش کەس لەگەڵتان نییە بەخوا ئەوەی شکم برد سرم بە ماڵیا کرد هەمووی بەدەستی خاڵی ڕەوانی کردمەوە بە سەبر دەگرم دەگای ڕزقی خوا فراوانە خوا ناومێدمان ناکە وا هەوڵی چاک دەدەم کاسپی باش دەکەم ومێدەوارم کە ئەم پارەیە کۆکەمەوە وتم کوڕم چەندی دەوێ مامۆستا فەرمووی وتم چەندی دەوێ وتی وەڵڵا مامۆستا 8,000 سویسری ئەو کاتەی دەوێ 8,000 پێنج پرۆژەی ئازاری نەوەتەکان وتم بزانم لە کەسێک بۆت قەرز ناکەم چونکە تۆ کەسێکی کاسبی وردە وردە بیدەیتەوە کەسێک لەسەرت بوەستێ 1,000 بیدەیتەوە وتی هەتا مردن مەمنونم بابەتەکەم لەگەڵ باوکی باس کرد بابستی کچەکە ڕۆژی دواتر بینیم وتم مەحاڵەکەی ئاوە بەخوا لەبەر دەستکورتیە نایگوازێتەوە ناشێوێ ئاوا بە قەرز و خۆڵەیەکی زۆرەوە و کابرا بەیانی بێتە سەری ئەوێ ڕازگۆیانە قەرزکە و ڕازگۆیانە بیداتەوە باوەک ماوەیەک ڕاما وتی ئای مامۆستا لەو خێرەی هاتۆتە بەردەمم ئەگەر خوا دەکات بە 8,000 ئیشی ماڵی ڕایی دەبێت جاخوا ئەو کچە بەشی بۆ ماڵەوەیە بەبێ میراتیش مامۆستا 8,000ەکەت ئێستا دەچم لە ماڵەوە بۆ دێنم بیدە بەدەستی ئەو کڕۆ بڵە کەسێ بە قەرز داوێ بەڵام سوێندت دەدەم ناوم نەهێنی نەڵێ ئیخا زوورتە با بە شەرمەزاریەوە بووکەکە نەگوازێتەوە با خۆی بە چاوبەرە ژێرمان نەزانێ دواتر کە پارەی کۆکردە وردە وردە بۆی هێنایەوە لە یەکەم پارەی هێنانەوە 1,000-2,000 سویسری هێنایەوە بڵێ فڵان کەسەوە قەرز نەبوو ئەوە هەدیەی خەزورت بوو بەڵام پێم خۆش بوو دەست پێوە بگری و پارە کۆکەیتەوە ئەمجا بۆ دوا ڕۆژی ژیانتان بناغەیەکتان هەبێت ئەڵێ نازانن مامۆساڵێ نازانن چەند خۆشحاڵ بووم بەم هەڵوێستە مەردانی ئەو پیاوە بەڕێزە پارەم دا و کوڕەوە هەرچەند وتی مامۆستا تخوا لەکوێ قەرزت کرد چێ بوو ئەم پیاوە مەردە وتم تۆ لێی گەڕێ پیاوانە پارە کۆ بکەوە ژنی خۆت بگوازە و وردە وردە چەندی بوود مانگانە بۆ منی بێنەوە ماوەی 1-2 مانگی پێچ و 3 مانگێک 2,000-3,000 کۆ کردبەوە کەم مەسرفی کردبوو خێزانی بە قەناعەتیش پارەی هێنایەوە وتم دەی پارەکە هی خەزورت بوو ئەم پارەش هەمووی هەدیەیە بۆ خۆت ئای چەند شادمان بوو ئەو سوزدەی شکری بۆ خوا برد کە پیاوێکی ئاوان نمونەی خەزوریەتی بەڕێزان تۆش ئەمەت پێ دەکرێ وەڵڵای کچەکەتی پێ سەربەرز دەبێ وەڵڵای ئەو کوڕە هەرگیز تۆی لەبەر چاولا ناچێ و تەحەمولی پرتە و بۆڵەی کچەکەشت دەکات لەبەر هەموو ئەو چاکانەی کە تۆ کردوتە تکاتان لێ دەکەم خەزورێکی نمونەیی بن داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت حاڵیمان کەی یا ڕەبی خوای ئەم ساڵح و پاکانە پێشەنگمان بن ئێمەش بە شوێن هەنگاوەکانی ئەودا ژیانی هاوسەری دروست بکەین بۆ نەوەکانمان ئاوا خەزورێکی نمونەیە بین یا ڕەبی خوای ئەم پیاوە باشانەی ناو کۆمەڵگا ئەم خەزورە نمونەیانە نمونەیان زیاتر بێ لە ناو کۆمەڵگاکەماندا هەموو ئەو باوکانەی هەبوون چاوی ڕەحمەتی وردیان لەسەر کشەکانیان بێ بەدەستی خاڵی ڕەوانی ماڵی مێردیان نەکەن یا ڕەبی خوای هەموو لایەکمان بەخشن دەکەی ئەوەی کەوا پێت بەخشیوین بە جوانی لە شوێنی خۆیدا خەرجی بکەین یا ئەرحەم الراحمین ئەوانش دەستکورتن یا ڕەبی خوا دەرگای ڕزق و ڕۆزی فراوانیان لێ بکەیتەوە یا ئەرحەم الراحمین ئەی میهرەبانترینی میهرەبانان هەموو ئەو کوڕ و کچە باشانەی لەبەر هەژاری هاوسەرگیریان بۆ نەکراوە یا ڕەبی خوا دەرگای خێریان لێ بکەیتەوە یا ڕەبی خوا هەموو کوڕ و کچەکان بە ئاواتی دڵی خۆیان بە حەڵاڵی و بە شەرعی بگەێنی ئەوەی نەخۆشیشە یا شافی ئەو کەسی شیفا تەنها بەدەستی تۆیە خوا شیفا بۆ نەخۆشەکانمان بنێری خوا شیفا بۆ هەموو نەخۆشەکانمان بنێری هەموو دڵبەخەم و گرفتارەکانمان خوا بێ بە هاواریان و ڕزگاریان کەی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون